فیلمی دۆکۆمنتەری کورد لە میسر لە سەردەمانێکەوە لە دەرهێنانی هونەرمەند ژەکامیل و بیرۆکە و بەرهەمهێنەری شریهان ڕزقیە. ئەم فیلمە خەڵاتی باشترین فیلمی دۆکۆمنتەری لە فێستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانێ لە ئەڵمانیا لە ساڵی 2022 بەدەستهێناوە و لە ئێستاشدا بەشدارە لە فێستیڤاڵی فیلمی کوردی لە نیویۆرک. وهي حاضنة نهر النيل وهي الدنيا، فهي تعتبر زينة البلاد. خلال الدولة العثمانية جاء منهم العديد إلى مصر، وحقيقة أسهموا إسهاما بارزا. أثبتوا وجودهم، تفوقوا، أصبح منهم عدد لا بأس به مما نسميه نحن المصريين رواد النهضة المصرية في العصر الحديث. من أحلامي إن أنا أعيش في كردستان. بعد طول والسنين بتعدي وقلبي منفع الزمان. بۆ مەبەستەش هونەرمەند ژەکامیل دەرهێنەری فیلمە دۆکۆمنتاریەکە میوانی ستودیۆی کورسان نیوزە. ژێ بەخێر بێ. زۆر سپاس، چاوەکەم سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. ئەمێ بپرسم ژێ چ پەیامێکی لە پشت ئەم فیلمە دۆکۆمنتاریەوەیە؟ ئەم فیلمە کە من دەستم کرد بە ئیشکردن ئەوەنەی پەیامێکی نەتەوایەتی لە پشت ئەم فیلمەوەیە پەیامێکی هونەری نییە، بەڵکو پەیامێکی نەتەوایەتی کووردە کە ئێمەی کورد لە هەموو ناوچەیەک لەم جیهانەدا پێگەی خۆمان هەیە. کوردیش وەکو هەم نەتەوەیەکی تر توانوێتی دەست و پەنجەی خۆی هەبێت لە هەر وڵاتێکە. وڵاتی میسری شێشێکە لە وڵاتانی کە کوردێکی زۆری تایە، وەکەوەی کە هیچ هینێک کرا بێت، ینی 6 میلیۆن نزیکی 6 میلیۆن کەس لە کورد لە وڵاتە نیشتەجان. کەواتە لە قسەکانی تۆوە کاتیەوە هاتووە سینەماکارانی کورد لە ڕێی فیلمەوە کار بۆ بنیادنانی شوناسی کورد بکەن یاخود ناساندنی دۆزی کورد بکەن لە جیهاندا؟ بێگومان زۆر پێویستە کە ئێمەی کورد وەکەوەی کە تایسا هیچ خاوەن دەوڵەتێک نین، بەڵام خاوەنی شوناسی خۆمانین، خاوەنی کەلتوری خۆمانین. پێویستە هەموو سینەماکاران هەوڵ بن لە ڕێی هونەری حوتەوە کەم هونەرەی ئێمە کە سینەمایە کە شوناسی کورد بگەین بە هەموو تاک بە تاکێک لە وڵاتی لە هەموو جیهانە، کە تا بڵین ئێمەی کوردیش بوونمان هەیە لە جیهانە. سینەماش شتێکی زەرورە، یعنی پێویستە هەموو سینەماکاران ئەم پەیامە بگەێنن. من فیلمەکەشم بە ئەوەشم بیر نەچێت ئەم فیلمە بە زمانی عەرەبی کردووە بۆ ئەوەی کە زۆرترین کەس لە جگە کورد کە بتوانن بزانن کە کورد کێ و چی نەتەوەیەکە، کە چی باش ئیشێکی باشی کردووە لە وڵاتانی ترە، کە کورد نەتەوەیەکە نەتەوەیەکی حەزی بە ئاشتی و پێکەوە ژیانە. ئەمە پەیامەکەی من بووە و ئەمە پێویستە هەموو سینەماکارێک بتوانێت کە ئەمە بگەێنێت. بەدڵنیایی ژێ وەک پێشتر ئاماژەم پێەیە ئەم فیلمە بەشداری فێستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانی کرد لە ئەڵمانیا و خەڵاتی باشترین فیلمیشی بەدەستهێنا. پیرۆزباییدان لە یەکەم دووبارە. زۆر سپاس. ئەپرسم ئەم فیلمە بەشداری لە فێستیڤاڵەکانی تریش ئەکا بە تایبەتی فێستیڤاڵ و چالاکی هونەری نێودەوڵەتیەکان؟ بێگومان ئەم فێستیڤاڵی کۆبانێ یەکەم فیستیڤاڵ نییە و دوایین فیستیڤاڵیش نییە، دەواازەیەک بوو. بەڵێ دەواازەیەکردنی. ئێستا لەم کاتەدا کە ئێمە قساکەین فیستیڤاڵی نیویۆرک لەوێ بەشدارە، دواتر لە هەنێ فیستیڤاڵی تری وەکو وڵاتی مەراکش و ئەوانەش بەشدارە و لە داهاتووشە فیستیڤاڵی تریش بەردەوام ئەبێت و هەر بەشدارەوە بێت ئەم فیلمە. ژێ ئەمێ پرسم کاتی ئەوە نەهاتوو ئێمە لە ڕێی فێستیڤاڵ و بۆنە نێودەوڵەتیەکانەوە کار بۆ بە بازارکردنی فیلم بکەین، جا هەر جۆرێ بێ هەر ژانرێک بێ بۆ نمونە، کاتی ئەوە نەهاتوو ئێمە کار بە بازارکردن بکەین بۆ فیلمەکان؟ بێگومان زۆر پێویستە کە ئێمەی سینەماکارانی کورد ئەوەنەی چاومان لەسەر ئەوە بێت کە هەر نەچینە فیستیڤاڵەکانەوە بگرە. پێویستە ئەم فیلمانە کە بەرهەمی فیلمسازانی کووردە بچێتە سینەماکانی دەرەوەی جیهانیش کە سینەما لە کۆتاییە وەکو بازرگانیەکی ژوایە. پێویستە ئێمە ئەو ڕێچکەیە بشکێنین و بچینە ناو مەجای بازرگانیەکەوە کە بازرگانیەکی لە ڕووی سینەماوە کە بتوانین ئەم کارەش بکەین. بەڵێ ژێ دوا پرسیارم ئەوەیە با بڵێن کاری داهاتوت پرۆژەیەکت بەدەستەوە؟ کاری داهاتووم پرۆژەیەکە بێ لەسەر ینی هەر وەکو شتێکی نەتەوایەتیە، بەڵام پرۆژەیەکە بێ لەسەر ئافرەتە.
ئەمە بەم نزیکانش ئیشەڵا جێبەجێ یەکەم ئەکەومە سەرەوەی کە ئەم پرۆژێش بەرهەم هێنم و بە یارمەتی هەموو هاوکارانم و حەزی شەکەم لێرەشەوە سوپاسی هەموو ئەو ستافی ئەم فیلمەی کورد لە میسر بکەم لە سەردەمانێکەوە وەکو بەرهەمهێنەر شیریهان ڕەزیخە هەروە بێتەوە یاریدەدەری بەرهێمنەر سۆزان یوسف هەروەها وەکو کەسانی هاوکاریان کردوم دکتۆر مەلایاسین هەروە بێتەوە کاکەوەر مستەفا خان کە ئەمانە زۆر هاوکاریان کردوم بێگومان ئەگەر ئەوانە نەبوونە من نەمەتوانی ئەم فیلمە بە تەنیا بەرهەم بێنم. بەدڵنیایی هونەرمەنجە کامیل دووبارە سەرکەوتوو بیت. سپاس بۆ ئێوەش. سپاس کە لە گەشتی هونەرەکانی کورسانی ویز لەگەڵمانە بوویت. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ کەناڵەکەش. سپاس. چاو.